بینەرانی بەڕێز لە هەر شوێنێکن سڵاوتان لێبێت من کامەران حاجە عومەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم. 16 ساڵ بەر لە ئێستا لە ڕێگەی ڤیددیۆیەکی کاریکاتێری دۆناڵد ترامپ کە ئەمڕۆ بوو بە سەرۆک کۆماری نوێی ئەمریکا دەردەکەوێت کە لە دوای 16 ساڵی دیکە دەبێتە سەرۆک کۆماری ئەمریکا. ئایا ئەو ڤیددیۆ کاریکاتێریە یاخود ئەو هەموو ئاماژانەی کە بەر لە 16 ساڵ ئاماژەیان بەوەدا بوو کەسێکی سەرمایەداری ئەمریکا دەبێت بە سەرۆک کۆماری ئەو وڵاتە شتێکی چاوەڕوانکراو بوو یاخود بەرنامەی بۆ داڕێژرا بوو. وەکو دەزانرێ هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا بە شێوەیەک لە شێوەکان کاریگەری تەواوی لەسەر جیهاندا هەیە و لەگەڵ دەرچوونی دۆناڵد ترامپ وەک سەرۆکی ئەمریکا گۆڕانکاریەک تا ڕادەیەکی بەرچاو لە یەکێتی ئەوروپا و لە وڵاتی مەکسیکیش ڕووی داوە. بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆی سنتەر دکتۆر حوسامەدین گلی سەرۆکی بەشی زانستە سیاسیەکان لە زانکۆی سەلاحەددینمان لەگەڵدا دەبێت. لە شاری سلێمانیەوەش خات و هەنار ئازاد معروف مامۆستای زانکۆ و شارەزایی پەیوەندیە نێودەوڵەتیەکان بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت. دکتۆر حوسامەدین پێم باشە لە بەڕێستانەوە دەست پێ بکەم. بەر لە 16 ساڵ ترامپ لە ڕێگای ڤیددیۆیەکی کاریکاتێری ئاماژە بەوە دەدا کە دەبێتە سەرۆک کۆماری ئەمریکا. ئەمە چۆن دەخوێندرێتەوە؟ پێشەکی ئەم کاتانە باش پێشەکی بابەتی ترامپ فعلا خۆی گەڕێتەوە بۆ 2000 تقریبا 2000 ساڵی 2000 ئەو ساڵە یەکەم جارە خۆی تەرشەحکە بۆ انتخابات بەس ئەو ساڵ شکستی هاورد چونکە بەشداری بوو لەگەڵ حزبێکی بچووک ینی معروف نەبەوە کاتە دا جارێتش بەشدار بوو ئەمە سێم جارێتی با بڕم بەڕەبتە هەیە من باوەڕ ناکەم بێنەوە ئەو ڕەبتە بێ بقدر ما ئەو خۆی وەصف خۆیەکە کەوا شخصێکە نادۆڕێ بۆیە ئەو مەسەر بوو لەسەرەوە بگێتە ئەو ئەنجامە. بەڵام کەسێک کە بڵێ من نادۆڕێم بەمانەی ئەوە هەیە لە ینی چێبڕچێکی وها گرنگی سەرۆکاتیدا بتوانێت سەرکەوێ من بۆنە بچونکە مەدام ئەو ئەگەڕێتەوە بۆ ئەندامە لە حزبێکی گەورە حزبی جمهوریە لە ئەمان کاشە ڕاوبۆچوونی زۆر متەتەڕفە و گوێرەی مثلەن زۆربەی یەمینەکان سێ سەرمایه‌داری گەورەیە حتمما شەبکەیەکی پەیوەندیداری گەورەی هەیە لە مەجای عقاراتە یعنی وا بزانم ئەگەر بڵێ بەهاڵە نەبم تقریبا سەرۆت و سامانەکەی ئەدا لە 9 تریلیۆن. باش دۆناڵد ترامپ ئەگەر وەکو سەرمایه‌دارێکی گەورەی ئەمریکا سەرکەوتوو بێت بەڵام زۆر کەس پێی وایە لە ڕووی سیاسیەوە سەرکەوتوو نییە و شارەزایی لە کاروباری سیاسیش هاوشێوە وەکو هێلاری کلینتۆن ئەگەر بەراورد بکرێ بەم شێوەیە شارەزای سیاست نییە. پێتان وایە ینی دەنگدانی خەڵکی ئەمریکی دەنگدەری ئەمریکی چوای لێ کردووە دەنگ بە ترامپ بدە؟ دەنگدەری ئەمریکی ینی بە شێوەیەکی گشتی ینی ترامپ ئێمە دائما لە کوردستانە بە شێوەیەکی گشتی و حتا زۆربەی قەناتە ئەعلامە ئەمریکەکانش بە شێوەیەکی مثلا زۆر تایبەتی ترامپیان ئەگواستەوە بمان کەوا شخصێکە متەتەڕفە بڵێ شخصێکی ترسناکە لەسەر ڕۆژهەڵاتی ناوڕاست لەسەر ئیسلام لەسەر مەسیحیەت یعنی وا وەسفەکرا ئێمەش طبعا هەرگیز بابەتەکەمان لە وەسایل ئەعلامی ئەوان ڕاکێشت لە CNN و لە ABC زۆربەی وەسایلی ئەعلامی ئەوان تەرکیزان لەسەر ئەوە ئەکرد کەوا مثلا کلینتۆن نەباتەوە ترامپ ناباتەوە چونکە متەتەڕفە و واش عەرزەکرا بەڵام ئەوەی ینی جێی سەرنج بوو بێنەوە ترامپ خۆی لە خۆیدا زۆر متەتەڕف نییە بۆ گوێرەی جۆرج بۆش بۆ گوێرەی جۆرج بۆشی باب متەتەڕف نییە ئەو تەمثیلی سیاساتی حزبی جمهوریەکە ئەمە یەک دوو ئەو ڕۆیەتە ناو پرۆسەی هەڵبژاردنەوە لەسەر ئاستی هەموو ویلایەتەکان لە ناو حزبی جمهوری چونکە ئەوان بە دوو پرۆسە انتخاباتەکەن یەکەم جا مڕەشەحەکانیان ئەەکەنە ناو سیباقەوە بەس لەسەر ئاستی حزب دوای ئەوە ئەمدا دوان هەڵبژێرن لەوان و یانکەنە ناو پرۆسەی هەڵبژاردنە فەرمیەکەەوە جا لە ناو ئاستی حزبی جمهوری کە تقریبا یعنی حتما نەزانی بێنەوە وەکو بڵێ حزبێکی زلهێزە لە ئەمریکایە ئەو حزبە توانێتی لەناو ئەو حزب ئەو شخصیان هەڵبژاردن. باشە دەچمە سلێمانی لای خات و هەنار
هەنار خان ینی هەڵبژاردننی ئەمریکا وەکو بینرا منافسی ڕکابەری ترامپ ئافرەتێک بوو کە پێی دەگوترا هێلاری کلنتۆن. نزیکەی 290 میلیۆن کەس لە ئەمریکا مافی دەنگدانی هەبوو لە نێویشیاندا کە وەکو دەزانرێتن نیوەیان مێی نەبوون بەشداری لەم پرۆسەیەدا دەکەن مافی ئەوەیان هەبوو بەشداری بکەن. بۆچی ژنانی ئەمریکا ئافرەتانی ئەمریکا دەنگیان بە هێلاری کلینتن نەدا؟ بەڵێ ئێمە ئەگەر باسی ئەوە بکەین کە بۆچی ژنان دەنیان بە هەلری کلنتن نەیە لەبەر ئەوەی مەسلەکە بەس ژن نییە یاخود مەسلەکە بەس ئەوە نییە کێ دەنیاوە بە هەلری کلنتن. ئێمە ئەبێ باسی ئەوە بکەین ئایا سیستم و کابینەی باراک ئۆباما چۆن بووە چکە مەسلەکە بەس ئەوە نییە من ژنێکم ئەبێ دەم بەم بە ژنێکی تر نەخێر ئێمە ئەبێ باس لەوە بکەین ئایا چین بۆ تەقدیم ئەکات ئەو ژنە ئەوە گرنگە ینی لە مێژووی حکومڕانی ئەمریکادا تاوەکو ئێستا هیچ کاتێک ئافرەتێک حکومڕانی ئەو وڵاتەی نەکردووە. ئەمە هێلاری کلینتۆن دومین جاریشە خۆی بۆ ئەو پۆستە کاندید کردووەوە تا ڕادەیەکی زۆرش بەپێی هەموو ئامارەکان کە ڕاپرسیەکان لە پێشووداکرا هێلاری لە پێشەوەی ترامپیش بوو. وایە زۆر ڕاستە بەڵام ئێمە لەگەڵ ئەوەیە ئەبنابێ ئەومان بیرچێتەوە کە بەداخەوە باراک ئۆباما زۆر قسەی کرد پێش ئەوە لە زۆر لە دیبێتەکانی خۆیان زۆر قسەی ئەکرد ئەیوت من ئەوە ئەەکەم من ئەوە ئەەکەم ئەوە ئەەکەم بەڵام بەداخەوە زۆر لەو شتانەی نەهاتە دی بۆیە خەڵکی ئەمریکا بێزار بووە لەو سیستەمە ینی ئەو سیستەمە هەست ئەکا کە گۆڕانکاریەکی ئەوێ گۆڕانکاریەکی ئەوێ کە ئێوێ بیبینێ کە ئێوێ ینی مەسەلەی اقتصادی بگۆڕێ ئەو وڵاتە. من خۆم پار هەموو ساڵەکە لە ئەمریکا بووم و زۆر قسەم ئەکرد لەگەڵ ژنانە و زۆر قسەم ئەکرد هەر لەگەڵ هەموو ینی هەموو کەسەکان لە پیا و بێ هەردوو ڕێگەزەکەوە زۆر هەستم بەوە ئەکرد کە خەڵک بێزار بوو ینی بێزار بوو لەو سیستەمەی کە گۆڕانکاری تیانە بوو بەس قسە بوو سیستەمەکە هیچیکی تیانە ئەگۆڕا. ینی ئێمە ئەگەر بە ئامار قسە بکەین لە سەیە هەشتای ئەو کەسانەی کە چاوەڕێی گۆڕانکاری بووبوون لە ئەمریکا و لە خولی باراک ئۆبامایە لە 2010 هەتاکو ئەم دقەیە هیچ لە ژیانیانە نەگۆڕاوە. یعنی ئەگەر باسی اقتصادی ئەو کەسانە بکەین هیچ لە اقتصادیان بەرز نەبووتەوە. بۆیە ئەوە زۆر گرنگە کە ئێمە باس لە جیهەتەکانی کە بکەین وەک لەوەی باس لە ڕێگەز بکەین. ڕاستەکەی بەداخەوە ترامپ زۆر بە شێوەیەکی ناشرین باسی ژنی ئەکرد بەڵام لەگەڵ ئەوە شەبیرمان نەچێتەوە کە بە شێوەیەکی ناشرین باسی موسڵمانی ئەکرد باسی مەکسیکیەکانی ئەکرد ینی بەڵام لە عینەن کاتیشا ئەبینین کە زۆر لە مەکسیکیەکان دەنیان پێوە نەک بەس ژنان. بۆیە ینی دیارە خەلەلەکە لەوەیان نییە کە من باسی ڕێگەز بکەم یاخود باسی قومیەتێک بکەم خەلەلەکە لە سیستمەکەیە پێ وایە هێلاری کلینتۆن باجی سیاسەتی شکست خواردووی باراک ئۆبامای داوە کە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا سەرکەوتوونە بووە لە ڕازیکردنی دەنگدەری ئەمریکی؟ بەڵێ من زۆر بەلامەوە وایە کە باراک ئۆباما بەداخەوە سقەی خەڵکی دۆڕان کە خەڵکێکی زۆر هیوایەکی زۆری هەبوو بە باراک ئۆباما. اینجا هەلری کلنتن کە هاتە سەر ئەوەی کە دیبیتەکانی ئەکرد و قسەی ئەکرد زۆر ئەیوتەوە کە ئەو فەڵەوی کابینەکەی باراک ئۆباما ئەکا واتە ئەو شتانەی کە باراک ئۆباما دایناوە هەلری کلنتن نەیەویست بیگۆڕێ بەڵکو ئەویست چاکی بکە و زیاتر گوێ لە خەڵک بگرێ. بەڵام بەداخەوە جەنابەت لەوانەیە ئەکیدن زۆر چاکتریش ئەزانیت کە لەو دیبیتانەیە سەرۆکەکان زۆر قسە ئەکەن کاندیدەکان زۆر باسی پرۆمیس و شت ئەکەن بەڵام لە عینەن کاتی شاکەیەنە سەر حکوم نایەنە دی و لەگەڵ ئەوەیە خەڵک بێزار بوو لە باراک ئۆباما لە عینەن کاتە ئەبینین هەلری کلنتن هاتەوە وتی من ئەوەی باراک ئۆباما کردوێتی ئەیکەم بەڵام بە شێوازێکی باشتر بۆیە بەلای منەوە خەڵک بۆیە زۆر حەماسەتی نەبوو دەنی پێبا باش وەلو خۆدەنی زۆریشی هێنا. زۆر باشە دکتۆر حسامەدین چەندە لەگەڵ بۆچوونەکانی خات و هەناری لەوەی کە هۆکاری شکستی هێلاری کلینتۆن ئۆباما بووە بەڵام زۆر جار قسە لەسەر ئەوە دەگوترا کە تا ئێستاش سیاسەتی ترامپ دیار نییە کە بە شێوەک جیهان بەڕێوە دەبات نەوەک ئەمریکا تەنانەت لە سیاسەتی نێوە خۆیدا باز دەوە دەکا ئیسلامیەکان بە تەواوەتی لە وڵاتە ڕێگریان لێ دەکا و باسی لەوە کرد هەموو ئەو مەکسیکیە هاوڵاتیە مەکسیکیانەی کە لە ئەمریکان ئەمانیش بە شێوەک لە شێوەکان دەرئەکا. پێت وایە کامە بۆ چون وای کردووە کە ترامپ سەرکەوێت؟ لە ڕاستیدا ترامپ لەگەڵ ئەوان نییە کە هاوڵاتی ئەمریکیەکان دەرکە مەوضوعەکە هانیە
بابەتەکە ئەوەیە کە ئەو تقریبا 4 خاڵی جەوهری هەیە لە سیاسی یاخود لە بەرنامە انتخابەکە. یەکەمیان علاقەی بە وەکوڵی سیاسەتی هجرەوە هەیە. ئەو لەگەڵ ئەوەیان نییە خەڵک بە شێوەیەکی بەلاشاو بۆ ئەمریکا بڕاو وەکو چۆن بڵێ وای لێکە اقتصادەکە قورسۆکە، چونکە ینی ئەمریکا مرکزی استقطابێکە لەسەر ئاسی جیهانە بۆ کۆچبەران، بەڵام تایبەتی ئیسلامیەکانی کرد بە شێوەیەکی ڕوون بە تایبەتی مەکسیکیەکان، چونکە مەکسیک و زیاترین مەمەڕ بۆ ئەمریکا لە مەکسیکۆکە، بۆیە ئەو جەختەکە لەسەر ئەوەی کە دوو بابەتی سەرەکی لەم بابەتە. یەکەم جەخت لەسەر ئەوواکەکەەوە هاویەی ئەمریکی بگەڕێنێتەوە بەقەوەتەوە بێ، وەمە شعار مثلا نەکوڵی دروشمی حملەکەیەتی. دووەمیان ئەوەیە ئەو دیوارەوەها جۆرج بۆش درستی کرد تەواویکە، چونکە ئەمە تەواوکەری سیاساتی جۆرج بۆشە لە ڕۆژهەڵاتی ناوڕاست و بۆ پەیوەندەکانی ئەمریکا لەگەڵ ئەمریکای لاتینیە، چونکە ئەمریکا دەبێ بەڕای ترامپ خۆی جاکاتۆ لە ئەمریکای ینی ئەمریکای لاتینی. ئەمە لەلایەک ولایەکی تر ئەوش زندوکردنی اقتصادە. اقتصادی ئەمریکی اقتصادێکی وەکڵی نەک ماندووە، گرانەوە بووە، جوولەی گرانەوە بووە لەناو ئەزمەیەکی مالیە گەورە بوو لە 2000ەکانە. ئێستاکە دەیەوێت دەربچێت لەم بابەتە، یان یەکەم دەی 2000ەکان لەناو ئەزمەیەکی ئابووریە بوو. دوو چۆن دەرباز لێ هەدەفێکی بۆ خەیدانەوە لە 2.5 بۆ 3.5. ئەمە شعاری حملەکەی لە ضمن عینەکانە ئەگە بگەڕێتە بۆ موقعەکانی دنی بێنەوە، ئەو دەیەوێت اقتصادی ئەمریکا لە ساڵانە نمووی بگاتە 3.5. ئێستاکە حالیان 1.8. بەڵام زۆر جار ینی خۆشتان بازدەوە دەکەن دروشمەکانی هەڵبژاردن لەگەڵ واقعی لە ڕووی پراکتیکەوە جیاوازە. پێت وایە دروشمەکانی کە ترامپ پێشتر هەڵی گرت بوو بەکردە دەتوانێت ئابووری ئەمریکا بەم شێوەیە ببات تا دەنگدەری ئەمریکی دەنگی پێ بدە؟ هەموو جمهوریەکان ئەوانین. جمهوریەکان قسەکانیان تێرنەستی، ئەوان باسی ئەفغانستانیان کە وتیان لە ئەفغانستان ئەدەین، ئەفغانستانیان وێران کرد، وتیان قاعدە لە ناوەدەین بەرنامەجیاندانە بۆ لە ناوبردنی قاعدە، وتیان یعنی شت هەیە جمهوریەکان وەکو دیموکراتەکان نییە کاریان، کاری ئەوان بەرنامە وەکو چۆن بڵێ بەرنامەی و استراتیژیی تایبەتی خۆیان هەیە. سەبەبی ئەوەیە چونکە جمهوریەکان یاخود ڕاست ڕەوەکان بە شێوەیەکی گشتی ینی ئەوان ئەمریکایان دروست کردیان، نەک دیموکراتەکان. ئەمریکیەکان بە چەند ناوێکی جدا و جیاواز لە 1976 تا کۆمڕۆ. زۆر باش. ینی ئەگەر ڕخسەدەم دەیتێ بابەتی ئەوەیە ئەمریکا بۆ یعنی بڵێ دەنگدانەکە معنای چییە؟ معنای دەنگدانەکەەوەی وەکو ئەو خاتونە فەرمووی بێنەوە ئەمریکا ئیدارەی ئۆبامای نەک ناوێ، ئیدارەی دیموکراتەکانی ناوێ. ئەمە ئەترازێکە لەسەر ئەوەی کە ئیدارەی دیموکراتەکان بۆ ئەمریکا ئیدارەیەکە نەگونجاو لەگەڵ شعاراتەکانیانە، بۆیە هەڵگەڕانێتەوە، چونکە ئەوان یەک شتێکیان جێبەجێ کرد لە وەتی ئۆباما لەسەر حکومە، ئەوش گەڕانەوەی جێشی ئەمریکایە لە عێراق بۆ ناو ئەمریکایە زۆرەوە بووە. غیری ئەوە باوەڕ ناکەم هیچ شتێ بێ. باشە، هەنارخان دێمەوە لای بەڕێستان. چێ بڕیار لەسەر دەستنیشانکردنی سەرۆکی ئەمریکا دەدا؟ ئایا گەلی ئەمریکا بڕیاری لەسەر دەدا لە ڕێگەی دەنگدەری ئەمریکیەوە سەرۆکی ئەمریکا دەستنیشان دەکرێت، یاخود زۆر جار بازدەوە دەکرێت کۆمەڵە کەسی دەستڕۆیشتوو لە ئەمریکا یاری بە کاندیدەکان دەکەن و ئەوان بڕیار دەدەن چێ دەبێت بە سەرۆکی ئەمریکا و چێ نابێت؟ نەخێر، من لەگەڵ ئەو باوەڕیانیم، هەر وەکو ئەو بەڕێزەش باسی کرد، خەڵک بێزار بووە لە سیستم و لە سیاسەتی دیموکراتیەکان. بۆیە ئەبینین کە ئەوەی ترامپ کردی ڕاستە زۆر شۆکێک بوو بۆ خەڵک، بەڵام لەلایەکی تریشەوە کە ئێمە یینەوە باسی خەڵکەکە ئەکەین و باسی اقتصادەکە ئەکەین، خەڵک بێزار بوو بۆیە ئەو دەنگەیاوە. باشە ئەگەر وایە هەنارخان ینی ڕاپرسیەکان ڕۆژێک پێش هەڵبژاردن ڕاپرسیەکان کە لە ئەمریکا کرا و مزداقیەتی ئەو ڕاپرسیانەش وەکو دەزاندرێ بە بەسەرچاوی ینی فەرمی وەردەگیرێ. هێلاری کلینتن لە پێشەوەی ترامپ و هەموویان قسەیان لەسەر ئەوە دەکرد کە ئیدارەی داهاتووی ئەمریکا زێدەتر چانسەکەی بۆ کلینتنە. ئێستاش لایەنگرانی کلینتن ینی تووشی سەدمە بوونە، مفاجە بوونە، نەوەک تەنها لە نێوە خۆی ئەمریکادا، بەڵکو لە جیهانیش ئەم مفاجئەیە دروست بووە و تووشی سەدمە بوونە. ینی ئەگەر بەم شێوە بێتن بۆچی ڕاپرسیەکان پێشتر ئاماژەی بەوە نەدەدا کە ترامپ لە پێشەوەی کلینتندایە؟
بەڵێ ڕاستەکەی آخر ئێمە نابێ ئەومان بیرچێتەوە کە هەلری کلنتن کە هات کە بوو بە کاندید و کە حملەی انتخابی بۆ خۆی کرد خەڵکێکی زۆر بەقوتی لەگەڵا بوو. چ لە باراک ئۆباماوە، چ لە ژنەکەیەوە، چ لە جۆن بایدنەوە، چ لە زۆر لە ئاکتەرە بەناوبانگەکانەوە لە گۆرانی بێژە بەناوبانگەکانەوە. بۆیە ئەوە کاریگەریەکی زۆری هەبوو کە میدیاکان زیاتر چەخت بخەنە سەر هەلری کلنتن وەک لەوەی چەخت بخەنە سەر ترامپ. بۆچی لەبەرەوەی ترامپ زۆر تەنیا بوو، یعنی لە ڕاستیە ترامپ کەسی لەگەڵا نەبوو. ئەم خەڵکە هەمووی بەس گاڵتەی بە ترامپە کرد، پێ ئەکەنی بە ترامپ ئەوە چۆن کەسێک بازرگانە هیچ باگراوند و خەلفێتێکی سیاسی نییە یەتە سەر حکم. ئێستاش ئەگەر سێری بکەی میدیاکان خەڵک هەمووی حەپەساوە، خەڵک هەمووی پێی ناخۆشە، بەڵام ئێمە ئەو کەسانەی کە ئەیان بینین نسبەتێکی زۆر کەمی خەڵکەکەن. ئێمە ناتوانین قیاسی بکەین بە 200 میلیۆن کەس بڵین 200 میلیۆن کەس لەم ڕاپرسیانەی کە لە میدیاکان ناکراوە چۆ دەنیاوە یاخود لە ئینتەرنێتەوە دەنیاوە. ڕاستە ئێمە ئەبینین لە تویتەرە خەڵکێکی زۆر پێی ناخۆشە، ئەبینین لە میدیاکانی ئەمریکایە خەڵکێکی زۆر ئەگری و پێی ناخۆشە، بەڵام ئەو کەسانە نابن بە مقیاس بۆ 200 میلیۆن کەس. زۆر باشە. و لەگەڵ ئەوەشە ئێمە لە ئەمریکایە عەفو ئەگەر بێڵی قسەکەم تەواو بکەم لە ئەمریکا زیاد لە میلیۆنێ 0.5 هینمان هەیە هۆملس واتە چیان پێ ئەڵێن بە کوردی هۆملس چیان پێڵێن عەفو بە کوردی ئەو کەسانی کە لەسەر جادەکانن، ئەو کەسانی کە زۆر سادەن، ئەو کەسانن کە بەڕاستی هیچ پارەیەکیان نییە. ترامپ لە خاوەن پێداویستیە کە ئەو کەسانە بەڵێ خاوەن پێداویستین بە جۆرێک لە جۆرەکان کە هەموو شتێکیان زەرەریان کردووە لە ژیانە لەسەر جادەکانن. ئەو جۆرە کەسانە زۆرن لە ئەمریکایە. ئەو کەسانە زۆر لەگەڵ ترامپا بوون. با ئەوە زۆر چاک بزانێنی من خۆم کە لە ئەمریکا بووم ڕاپرسیم زۆر بەڵام ژمارەی ئەوانە هەنارخان ژمارەی ئەو کەسانەی کە تۆ باسی لێوە دەکەی بە بەراورد لەگەڵ 219 میلیۆن کەس کە مافی دەنگدانی هەبێت زۆر ینی ژمارەیەکی بەرچاو نییە. پرسیارەکەی من لێرەدا ئەوەیە، ینی کەسایەتی ترامپ بە بەراورد لەگەڵ هیلاری کلینتۆن بە بەراورد لەگەڵ سەرۆکەکانی پێشووی ئەمریکادا جێگایی باسە، ینی کەسایەتێکی تایبەتی هەیە هەر لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی بازرگانیەوەش. ینی چ وای لە خەڵکی ئەمریکا کرد دەنگی پێبدامە لەلایەکی دیکەوە چاوەڕێی چی دەکرێت لە سەرمایەدارێک کە ئەمریکا و ئیدارەی جیهانیش بەڕێوە بە؟ بەڵێ بۆ ئەوەی کە باسی ئاهینم کرد هۆملسەکان ڕاستەکەی کەمن، بەڵام لەگەڵ ئەوەشە ئێمە نابێ ئەومان بیرچێتەوە کە هەلری کلنتن زۆر چەختی نەخستە سەر میدل کلاس، واتە ئەو کلاسەی متەوەسط ئەوانەی کە لە ڕاستیە یعنی چۆنەڵی ئەلو عەفو گوێم لە دەنتان نەماوە. زۆر باشە. زۆر باشە. هەمان ئەو پرسیارەی لە لای گەڕایتەوە باشە دەتوانی بەردەوامی فەرموو هەنارخان فەرموو جملەی خۆت تەواوکە ڕستەی خۆت تەواوکە. بەڵێ باسم لەوە ئەکرد بۆیە خەڵک ترامپی هەڵبژارد لەبەرەوەی ترامپ بەڕاستی هەرچێک هەلری کلنتن ئەیوت ترامپ ڕێک عکسی ئەوەی ئەوتەوە. واتە مەسان ئەگەر باسی ئەوە بکەین هەلری کلنتن زۆر بایەخی نەئەیە لەسەر ئەوەی لە ناو ئەمریکایە چی بگۆڕە، بەڵکو ئاهاتی لەسەر ترامپ هەر باسی ئەوەی ئەکرد کە چۆن ئەمریکا اقتصادی باش بکات، چەندێ ئەمریکای خۆشەوێ بینە سەر جیهان. مثلا هەلری کلنتن باسی ئەوەی ئەکرد لە سووریایە سەیف زۆنێ دروست بکە، واتە ناوچەیە دروست بکە کە زۆر باشە. هەنارخان دەگەڕێمەوە لای تۆ کەمێکی دیکە هەمان پرسیار کە لە هەنارخانم کە لە بەڕێستان دەکەم دکتۆر حوسامەدین، یعنی کەسایەتێکی وەکو ترامپ پێت وایە چۆن ئەمریکا و ئیدارەی جیهان بەڕێوە دەبە؟ بەڕای من احتمال شۆم ئێمە تەوقع نەک من تەوقعم نەکرد، خەڵک هەیە تەوقعی نەکرد، ئەوانەی وا لە ئەنگیری دیموکراتەکان کە تەوقعیان نەکرد ترامپ بگەیە. ئەو هەش باوەڕەکەم کەوا تەوقع نەکەم ئیدارەی جیهان بکا بە شێوەیەکی وەک بڵێ سەرکەوتوانە، چونکە دوو لەبێر نەچێ ئەم شەخصە جگە لەوەی کە حزبێکی گەوری لە پشتە خۆی لە خۆیدا سەرمایەدارە، دەیان شەریکاتی هەیە، ئەدەگەرێکی بتوانێت دەیان شەریکات ئیدارە بکە و پارەی سەرۆت و سامانی خۆی بە شێوەیەکی منهجی و بەردەوام فراوان بکە بۆ ناتوانێت ئیداری دەوڵەتی بکە، بەڵکو تانەتەوە ئیداری دەوڵەت بکە بچەوانەوە. ئەم شەخصە قووەتێکی زۆر زلهێز هەیە لە پشتی ناوی مڕەکەبی سەنایە عەسکەریە،
مؤسساتی دروست ئەو معاملی دروستکردنی سلاح و سرمایه‌دارەکان وا لە مەجای تەسلیح ئایشەکان هەمویان لە پشتی ترامپن لە پشتی هیلاری کلینتن نین. هیلاری کلینتن ئەوانەی و لە پشتیدان وەکو بڵێ مجموعەیە شەریکاتن یاخود مجموعە کتلەیەکی ئابووری علاقەی بە ئینتاجی نەفتەوە هەیە. ئەم وی وا لە پشتیتانێ سناعاتی سلاح دوو شتێتر هەیە علاقەی بە جێگرەکەیەوە هەیە ناوی مایک پێنسە. مایک پێنس شخصێکە لە ناو کۆمارەکانە زۆر متتەڕفە لە بواری لەبارکردنی منداڵ. ئەمەش ئیشارەت بەوە دابێنەوە ئەم شخصە ئوسولی مەسیحەکان دامیەکەن. بۆیە دائما جمهوریەکان ئەگەر بەبێ ئەم دوو پایەیە قەت بەبێ پایەی مەڕەکەبی سنای عسکەری لەگەڵ ئوسولی مەسیحەکانە ناڕۆنە پێشەوە. ئەم جار یعنی وەکو بڵێ دووبارە بۆ پرۆسەکە وەکەوەی زمانی جۆرج بۆشی کوڕ ئەو هاتە بڵێ ئەم دوو لایەنە هەردوویان دامیان کرد. بەڵێ باشە. ترامپ دەڵێ من ئەمریکای گەورە دەگەڕێنمەوە دۆخی جارانی پێ دوایە چۆن دەیگەڕێنێتەوە؟ ئایا چاوەڕێی ئەوە دەکرێت ئەمریکا جەنگێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروست بکە؟ ینی بە تایبەت باسدەوە دەکرێت ئۆباما دوورە پەرێز بە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ڕۆژهەڵاتی ناوەڕاستی تەسلیمی ئێران و رووسیای کردووە. تەسلیمی داعشی کرد قەزدت. من بەڕێی من لە ڕێگەی ئەوانەوە بەڵێ مەقصد من تێگەم لە مەبەست مەقصدی ئەو اتهام زین چۆن دوو بۆ چوون هەیە بۆ چۆنێتی پاراستنی ئاسایشی نەتەوەی ئەمریکا. یەکەمیان هێند دیموکراتەکانە کە باس لەوە ئەکە ئاسایشی نەتەوەی ئەمریکا لە ناو خۆیەتی لە ناو ئابووریە لە ناو تەندروستیە لە ناو کێشە ناوەکیەکانە. بۆیە دیموکراتەکان بە شێوەی گشتی هەوڵەدەن کێشە ناوەکان علاج بکەن ئەمجا پێیان ناکرێت. بۆ لەبەرەوە ئەمریکا بەسراوەتەوە بە سیستەمێکی ئابووری جیهانی ئەوش سیستەمی سەرمایه‌داریە ئەو ناتوانێت بەس خۆی بژێتەوە دەبێت لەگەڵ ئەوروپای بژێتەوە. لەمرە جمهوریەکان لەگەڵیان متفق نین ئەوان ئەڵێن ئاسایشی نەتەوەی ئەمریکا لە بەشێک گەورەی لە دەرەوەی ئەمریکایە لە خەلیجە لە سینە لە رووسایە لە ئەفریقیا لەو منتەقەی دەتانێت بۆیە دەبێت ئێمە لەورە ئاسایشی خۆمان پارێزین. بۆیە ئەدونی ئەوان لەسەر ئاسی سیاسی دەرەوەی ئەمریکای زۆر فعال و کاراترن بە گوێرەی دیموکراتەکانە. دیموکراتەکان دوورە پەرێزن لە کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوڕاست. زۆر باشە. دێمەوە لای تۆ هەنارخان دیارە کێشەی تەکنیکی هەبوو جاربەجار گرفت دروست دەبوو بۆچی لەبەر ئەوە من پەیوەندەکەم پچران برادەران دەڵێن کارەبا پچرا بوو. پرسیاری من لێرەدا ئەوەیە دیارە لە باشووری کوردستان ئەگەر بە تایبەت قسەی لەسەر بکەم لە باشووری کوردستاندا تا ڕادەیەکی زۆر ئەوانەی شارەزای کاروباری سیاسین دڵخۆشن بەوەی ترامپ دەرچووە بۆتە سەرۆک کۆماری ئەمریکا و ترامپیش لە دروشمەکانی خۆیدا لە پروپاگەندەکانی هەڵبژاردننیدا باسی لەوە کردووە کە ئیدارەی ئۆباما مافی تەواوی بە کورد نەداوە کورد پێویستە وەکو هاوپەیمانێکی سەرەکی تەعاملی لەگەڵ کرد بە. پێ دوایە لە ئایندەدا ترامپ دەتوانێت کورد وەکو هاوپەیمانی سەرەکی مامەڵەی لەگەڵدا بکە یاخود ئەمە تەنیا پروپاگەندەیەکی هەڵبژاردن بوو. لە ڕاستیە چکە تا ئێستا ترامپ دەموچاوێکی تازەیە تەنانەت بۆ جمهوریەکانیش دەموچاوێکی تازەیە و عەقڵیەتێکی تازەیە. بۆیە هەتاکو ئێستا پشبینی ناکرێت ئایا تا چەندێک ترامپ یارمەتی هەر وڵاتێک بێ یاخود هەر قسەیەک بێ کردبێتی ئەنجامی ئەدا. بەڵام لە ڕێی قسەکانیەوە لە ناو دیبەیتەکانە زۆر دەرئەکەوێت کە ترامپ کوردی بەلاوە گرنگە زۆر حەز ئەکا یارمەتی کورد بە لە قسەکانی ئاوا دەرئەکەوێت کە حەز ئەکات لە شەڕی داعشیشە یارمەتی کورد بە. یعنی حتا لە تەنانەت لە یەکێک لە قسەکانیا باس لەوە ئەکات ئەڵێت ئێمە نازانین بەردەوام ئەچین ڕاهێنانەکەین بە هەندێک خەڵک دوای ئەو کەسانە ئەبنەوە بە تیرۆریست لە یەکێ لە دیبەیتەکانی ئاوا ئەڵێ بەڵام لەلایەکی تریشەوە ئەڵێ بەڵام ئێمە کورد بەردەوام ترستی ئەوانمان هەیە یعنی کورد بەردەوام باش بوون بۆ ئێمە هەتاکو ئێستا هەرچیەک وترابێ لەسەر کورد باش بووە کورد زۆر دڵسۆزی ئەمریکا بووە. لە دەبێتەکانیا زۆر باسی ئەوە ئەکا ئیتر پشبینی ئەکرێ لەوانەیە ترامپ باشتر بێت و پەیوەندیەکانی ئەمریکا لەگەڵ کووردا سیاسەتی پەیوەندەکانی ئەمریکا لەگەڵ کووردا بەهێزتر بکرێت و باشتر بکرێت. ئەوە تا چەندێک وا ئەبێت ئەوە جارێک کەس نایزان لەبەرەوەی دەموچاوێکی زۆر تازەیە ترامپ. باشە بەڵام کە زۆر جار قسە دەکرێت لەسەر ئەوەی کە نازانرێ سیاسەتی داهاتووی ترامپ چۆن دەبێت چۆن نابێ ئێستا هەر لە مەکسیک ینی بوونی ترامپ بە سەرۆکی ئەمریکا وای کردووە کە ئالۆزێک لە ئابووری ئەو وڵاتە دروست بێ و
تەواوی ئابووری ئەو وڵاتە بەرەو پاشەکشە هەنگاو بنێ. بەڵام لە ڕابردوودا وەکو دەزاندرێ پارتی کۆماری ئەمریکا ینی بە شێوەک لە شێوەکان هاوسۆزی هەبووە لەگەڵ پارتە کوردستانیەکان لە باشووری کوردستان و تا ڕادەیەکی زۆر پشگیری لە پرسە سیاسەکانی هەرێمی کوردستان کراوە. ئەمە فاکتەرێکی باش نییە کە ئایندەیەکی گەشت بۆ کورد لە باشوور و ئەمریکا هەبێت لەسەر پەیوەندیەکانیان؟ بەڵێ زۆر ڕاستەوە من زۆر لەگەڵ ئەو قسەی جەنابتام لەبەرەوەی ئەگەر ئێمە سەیری انتخاباتەکەش بکەین و سەیری دەنانەکان بکەین ینی لەمەیە جمهوریەکان حتا هاوس ئۆف سەنەتیشیان بەدەستهێناوە لە کۆنگرسا نمرەیەکی زۆر بەرزیان هێناوە لە کۆنگرسمن مێنا ینی لەبەر ئەوە بڕیاردان حالیان بەدەست جمهوریەکانە بۆیەوە جمهوریەکانیش نەک هەر ترامپ ئێمە کاندیدەکانی تریش پێش ترامپ لە دیبیتەکانە زۆر باسی ئەویان ئەکرد ئەو کاتێک کە دیموکراتیەکان و ئۆباما زۆر کێشەی هەبوو لەسەر ئەوەی ڕاستەوخۆ چەک بدرێ بە پێشمەرگە لەلایەکی ترەوە ئەمانبینی کاندیدە جمهوریەکان پشگیری ئەویان ئەکرد زۆر یارمەتی کورد بدرێ و زۆر چەک بدرێ بە کورد لە کوردستانی خۆمانەوە لە کوردستانی سووریاش بۆیە پشبینی ئەکرێ کە لەگەڵ کووردا علااقاتەکان زۆر بەهێزتر بکرێ بەڵام ئەوە هەتاکو ئێستا هیچ دڵنیا نییە. باشە دێمەوە لای تۆ دکتۆر حوسامەدین دیارە کاتم کەم ماوە ئەگەر بە کورتی وەڵامم بدەیتەوە لەگەڵ گۆڕینی هەر کابینەیەک لە حکوومەتەکانی ئەمریکا گۆڕانێکیش لە باشووری کوردستان بە تایبەت کە من فۆکس لەسەر باشووری کوردستان دەکەم دروست بووە. پێت وایە لە سەردەمی دۆناڵد ترامپدا کورد سربەخۆیی بەدەست بێنێ؟ پرسیارە گەورەیە بەڵام هیوادارم وابێ بەڵام یەگەڵ ئەوەیشە گۆڕانکاری زۆر ڕۆدا لە منتەقەکە بەعموم و بە شێوەیەکی تایبەت کە علاقی بە کوردستانەوە بێ لەوانەیە جمهوریەکان ئەو سیاسەتە کۆنیانە یاخود ئەوەی وا لە زمانی جۆرج بۆشە بەکاربێنن ئەوش کە دامی پێشمەرگە بکەن بە شێوەیەکی ڕاستەخۆ چونکە ئەو سیاستانە بۆ ئێستا ناگەڕێتەوە بۆ شتی بۆ زمانی جۆرج بۆشە لە کۆتایی ساڵەکانیان هەروە بێتەوە احتیمالە زۆر گەورەیە چێکی جۆری بدێتە پێشمەرگە لەگەڵ مدرب کەواتە لە ماوەی 4 ساڵی داهاتوودا پرسی سەربەخۆی بە دوور دەزانی لە باشووری کوردستان 4 ساڵ زۆرە ساڵ نام 4 ساڵ بێت و جەناب باسەکەی زۆرە یان شتەکە بەو دەرەجە نیە ئێستا ئەو حکوومەتی هەرێم مشکلەکە لە ئێمەیە نەک لە ترامپە ئێمە مبادرە لە ئێمە نییە. مەبەستم لەوەیە ینی لەو 4 ساڵەدا ترامپ ئەگەر هەر کاتێک ئەو پرۆژێ لە کوردستان ڕاگەیەندرێت ترامپ دەبێتە پشتیوانی بۆ پرۆژەکە احتیمالە زۆر گەورەی وابێت چونکە ترامپ حاڵی حاضر لەوانەیە زۆر لە اتفاقی ئەو اتفاق و ئۆتۆنۆمی و هەیەگەڵ ئەمریکایە بۆ ئەفغانەکەڵ ئێرانە بەستیان ئۆباما بەستی احتیمال هەڵبۆشێتەوە اتفاقەکە بۆیە ئێران ئێستاکە لە حاڵەی وەکوچۆن بە لەوانەیە دڵگرانترین دەوڵەت لە جیهانە بە سەرکەوتنی ترامپ ئێران بێت بێگومان ئێران و مەکسیکە. دکتۆر حسامەدینگلی سەرۆکی بەشی زانستە سیاسیەکان لە زانکۆی سەلاحەدین زۆر سوپاس دەکەین خات و هەنەر ئازاد مامۆستای زانکۆ و شارەزا لە پەیوەندی نێودەوڵەتیەکان کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵمان بووی زۆر سوپاست دەکەین. بینەرانی بەڕێز ئێستاش دەچینە ناوبڕێک و دواتریش دۆسەی دووەمی باسی ڕۆژ دەکەینەوە. بەردەوام دەبین لە پێشکەشکردنی پرۆگرامی باسی ڕۆژ تەوەری دومی باسی ڕۆژمان تایبەتە بە یەکگوتاری ئاینی لە مزگەوتەکانی هەرێمی کوردستان دیارە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی لە هەرێمی کوردستان بۆ ماوەی 3 ڕۆژ کۆنگرەیەکی سازکرد بوو کۆنفرانسێکی سازکرد بوو سەبارەت بەم پرسە بۆ قسەکردن لەبارەی ئەم بژارەوە دکتۆر عەبدوڵڵا وەیسی سەرۆکی هێشەتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستانمان لە ئەستۆدیۆی سنتەر کردووە. دکتۆر بەخێر بێن بۆ باسی ڕۆژ پێم باشە باز لە ڕاستپاردەکانی کۆنفرانسەکە دەست پێ بکەین. ئێوە کۆمەڵێک ڕاستپاردەتان خست بوو کۆمەڵی خاڵی تێدا بوو ئەگەر گرنگترینیان بەناوی خوای گەورە و میهرەبان زۆر سوپاس بۆ ڕخساندنی ئەم دەرفەتە. طبعاً وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی بە پێویستی زانی لە هەرومەرجی ئێستادا کۆنفرانسێک ساز بکە ژمارەیەک وتاربێژ و خەڵکی پرۆفێشناڵ و خەڵکی ئەکادمی بانکێش بکە لە ماوەی ڕۆژانی کۆنفرانسدا کۆمەڵێک بابەتی باش ورژێندرا کۆمەڵێک پانێلی باش هەبوو
دوای گفتوگۆکردن و ئاڵگۆڕکردنی بیڕا گەیشتنە کۆمەڵێک دەرەنجام کە وەزارەتی ئەوقاف پێیوان پابند بێت و جێبەجێیان بکە. خاڵی یەکەم تاکیدکردنەوە کە وتاری ئاینی لە هەرێمی کوردستان درێژە پێدەری وتاری برایەتی و تەبایی و یەکتر قبولکردن بێ دوور بێ لە تەشیر و ناوزڕاندن دوور بێ لە تەکفیرکردنی خەڵک لە حکومدان لە خەڵک چونکە دوو بابەتی جیا باس کرا. بابەتی یەکەم فتووە جیایە لەگەڵ کاری وتاربێژی مرۆڤی وتاربێژ یان مامۆستای وتاربێژ کە دەیستە سەرمەبەر حاکم نییە حکوم بکە قازیش نییە فتووا بدا بەڵکو ئەرچیوی ڕێنوێیکردنی خەڵکو و ئامۆژگاریکردنی خەڵکە. بۆیە زۆر زانە لە منبەری مزگەوتەکان جاری وهبوو فتووا ئەدرا و تەکفیرکردنی خەڵکو و تەشیر و ناوزڕاندن هەبوو. بۆیە وەزارەتی ئەوقاف لە ئایندا بە دوواداچوونێکی ور دەکات بۆ ئەم پرەنسیپانە ئەمانەکران بم پرەنسیب بۆی وەزارەتی ئەوقاف لە داهاتوو ئیشی لەسەر بکە. خاڵێشتر کە زۆر داکۆچی لێکراوە چۆنیەتی ئامادەکردنی مامۆستای وتاربێژ. خۆی لە هەرێمی کوردستان سیستەمێکی دیاریکراو نەبوو وتاربێژ چۆن ئامادە ئەکرێ بەڵکو ئەو سیستەمەی پێڕاوکراوە بۆ هەر کاتێک کەسێک دەرچووی کۆلێژی زانستە ئیسلامیەکان بێ یان پەیمانگای زانستە ئیسلامیەکان بێ کە ئەم بڕوانامەی بەدەستێنا لە وەزارەتی ئەوقاف تاقیکردنەوەیەکی زیاتر ڕۆتینی بۆ ئەم تاقیکردنەوەی پێ ئەکرا ئەگەر دەرچوو با دەکرا بە وتاربێژ. بەڵام کۆنفرانس بڕیاریدا پەیمانگەیەکی تایبەت بە کاری وتاربێژیدا دروست بکرێت لە هەرێمی کوردستان. کاری ئەم پەیمانگایە ئەوە بی تەنها بڕوانامەی وتاربێژی بدا نەک بڕوانامەی کەسێک ببێ بە عالم یان کەسێک بێ بەزانە چونکە ئێمە پێمان وایە وتاربێژی زانست نیە وتاربێژی فەنە. بەڵام لەگەڵ ئەنجامدانی ئەو کارەش پێویستە کۆمەڵێک باگراوندی و ڕۆشنبیری ئاینی کۆمەڵێک زانیاری ئاینی کۆمەڵێک بەهای زانستی لای ئەو کەسە هەبێ. باش ئەمە بۆ داهاتووە بەڵام لە ماوەی ڕابردوودا ینی فلتەری باش نەبووە بۆی مامۆستا بەو فلتەرانە بڕوە بگات بەوەی ببێت بە وتاربێژ. ئەوانەی کە بەم فلتەرانە نەڕۆیشتون و ئێستاژ وتاربێژن هەروەکو خۆیان دەمینێت نەخێر ئەوانیش تەصنیفەکرێت لێژنەیەکی پسپۆر لە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینیدا ئەندرێ تەصنیفی ئەم وتاربێژانە ئەکا تەقییمێک بۆ وتاربێژانە ئەکا بە تایبەتی ئەوانەی خاوەن بڕوانامە نین یان ئەوانەی فەرمانبەری وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی نین یان ئەوانەی زیاتر بڵێن گلەی و گازندەی خەڵکیان لەسرە ئەوانیش دارێشتر بەشداری ئەم پەیمانگایە ئەکەن ئەگەر هات و سەرکەوتوو بن لە پەیمانگایە مزگەوتیان پێ ئەدرێ ئەگەر سەرکەوتو نەبن لە کاری وتاربێژی دوور ئەخرێنەوە چونکە زۆر گرنگە ئێمە خەڵکی شایستە بۆ منبەری مزگەوتەکان دابنێن بە تایبەتی لە قۆناغی ئێستادا ئێستا قۆناغی دوای داعشە پێویستە ئێمە بەرنامەمان هەبی بە تایبەتی مەسلەی توانەوەی بیری تۆنڕەوی برا پێشمەرگەکانمان لە سەنگەرەکان بە هەموو شێوەیەک لە بەرامبەر تیرۆریستانی داعش و بیری تۆنڕەوی وەستاونەوە. بەڵام کە داعش کۆتایی پێهات ئەم فکرا ئەم بیرە لای خۆی دێڵیتەوە ئێمە ئەومان لە بیرنەسی بەشێک لە ناوچەکانی کوردستان بە تایبەتی ئەو ناوچانەی کە دەرەوە ئیداری هەرێمی کوردستان و تازە ئازادکران ماوەی 2 ساڵ و نیو داعش حکومڕانی تێئەکرد ماوەی 2 ساڵ و نیو کەسێک بە ناوی مامۆستای ئاینی وتاری بۆ خوێندینەوە ماوەی 2 ساڵ و نیو قوتابی لە قوتابخانەکان بە بیری داعش پەروەردەکراوە. تێکەڵاویەک لە بینی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و ئەو ناوچانە دووبارە دروستە بێتەوە کام تێکەڵاوێ دروست بوو لەوانەیە کاریگەری گەنجێکی کە هەرزەکارە کە سەفەری هەولێرەکە سەفەری دوهۆکەکە کاریگەری ئەم بیرەی لەسەر مێشک بێ کاریگەری لەسەر ئەو شوێنش ئەبێکەوە سەردانی بۆکە. بۆیە زۆر گرنگە جارێکی تر هەوڵ بدرێ مامۆستای وتاربێژ بە چەکێکی پڕ لە زانستەوە ئامادە بکرێت بۆ ئەوەی هەوڵ بدا بە شێوەیەکی ڕێکوپێک دژی ئەم بیرە بوەستێتەوە. خاڵێکی تریش کە زۆر تەکیدی لێکراوە لە کۆنفرانس مەسلەی ڕێخستنەوەی وتاری ئاینیە وتاری ئەو مزگەوتانی کە وتاری ئاینیان لێ ئەدرێ چونکە ئێمە کێشەیەکمان هەیە لە هەرێمی کوردستان ئەو کێشەیەش بریتێلەوەی هەر کەسێک لە شوێنێک مزگەوت دروستەکە وتاری لێ خوێندرێتەوە بە حقیقەت ئەوەش بێ بەرنامەیە تەصنیفی مزگەوتەکان نەکراوە لە هەموو وڵاتانی دنیا جامع هەیە مەسجد هەیە موسەڵاش هەیە کوردەواری خۆمان پێی دەڵێ مزگەوت و نوێژگا یعنی ئەو هەندێک شوێن تەنها بۆ نوێژکردن ئەشێن بۆ وتاری هەینی ناشێ بەهۆی ئەوەیەکەوە موقعی جغرافیەکەی مناسب نییە یان مەساحی مزگەوتەکەی گونجاو نییە یان لە مزگەوتێکی ترەوە نزیکە بۆیە ئەمەش بەرنامەی بۆ دانرا بۆ ئەوەی بتوانێت باشتری شێوە چارەسەواتە ئێوە بەرنامەتان هەیە پلەبەندی دابنێن بۆ وتاربێژ و ئەوانەی لە حوجرەی مزگەفتەکان کار دەکەن باسن لە پەیمانگا کرد گوتن لەمە و دووار کەسێک لەو پەیمانگایانە دەچێ بڕوانامە وەردەگرێت دەتوانێت بێت بە وتاربێژ باە
بۆ لە مەودووە ئەو پەیمانگە و ئەو شوێنانەی کە هەندێک لە حزبە ئیسلامیەکان وەکو خوێندنگا دروستیان کردبوو و مامۆستا و وتاربێژیان ئامادە دەکرد بۆ مزگەوتەکان ئەمە لە مەودووە ڕێگریان لێ من دەمەوێت زیاتر تەوزیع لەسەر ئەو پەیمانگایە بدەم. ئەو پەیمانگا ئەوە نییە قوتابی لە دوای مەرحەلەی ئامادەی وەرگێ. ئەم پەیمانگایە وەکو پەیمانگای قەزاییە. مە دەبێت کابرا دەرچووی کۆلێژ بێ یان دەرچووی پەیمانگا بێ خۆی پیشەی مەلایەتی بکە، خۆی پیشەی وتاربێژی بکە، ئەو کات دەتوانێت داخلی ئەم پەیمانگایە بێ کە داخلی ئەم پەیمانگایە بووانە بێ بڕوانامەیەشی زیاد وەرگێ. بەڵام پەیمانگای شیاندنە، پەیمانگای پێگەیاندنە، ینی کەسەکە بەخۆی خەلفیەیەکی سەقافی و خەلفیەیەکی دینی تەقویەیە بزەبەتۆک و تەقویەیە. بەڵام لە ڕووە ئەکادیمیەکەی ناوی لێ ئەندرێ پەیمانگا چووکە کۆمەڵێک خەڵکی پسپۆر و خەڵکی شارەزا و مامۆستای زانکۆ دەرسی لێ ئەڵێتەوە. ئەم سیستەمەش لە بەشێکی زۆر لە وڵاتانی جیهانی ئیسلامی، لە وڵاتانی دەوروبەرمان، لە تورکیا مەسەلەن، لە ئۆردن، لە ئیمارات، لە مەسر، لە مەغرب، لە تونس، لە جەزایر ئەم سیستەمە پێڕەوەکرێ. سیستەمێکی سەرکەوتوش بووە، چونکە دەبێت تۆ شوێنێکە بێ مامۆستای ئاینی کە لە ڕووە زانستیەکەی فێربوو شوێنێک لە عملیەکەی تێدا ئەنجامدا ئەو کات بیستە ناو مزگەوت. چونکە ئێمە ئەوەی لە بەرچاوی خۆماندا بنین ئەو واقعی ئێستا لە هەرێمی کوردستان هەیە و ئەو تێکەڵاوی ئێستاە لەگەڵ چەند ساڵ پێشی ئێستاوازە. مامۆستایەکی ئاینی لە یەکێک لە راپۆرتەکانی کوردستان میشتار باسی لەوە کرد کە هەندێک لە پارتە ئیسلامیەکان خوێندنگەیان دروست کردووە لە ماوەی 3 مانگدا وتاربێژ دروست دەکەن و ڕەوانەی مزگەوتەکانی دەکەن. گوتی ئێمە لە مەودووە لەو کۆنفرانسەدا هەوڵ دەدەین ئەو ئیستیغلالە نەمینێتن. ئەم بابەتە زۆر مبالغەی تێدا ئەکرێ. ڕاستە لەوانەیە حیزبە ئیسلامیەکان چەند ساڵێک بەر لە ئێستا پێش 2008 و 2009 کۆمەڵی قوتابخانەیان هەبوو، بەڵام ئەگە ئینسان واقعیانە قسە بکە ئەو قوتابخانە هەموو ڕێکخران. هیوادارم ئەو مامۆستا بەڕێزە قوتابخانانە ئێستا سەر بە حکوومەت یاخود سەر بە حیزبە ئیسلامی نەخێر، بەشێکیان داخران، بەشێکیان لەگەڵ قوتابخانەکانی حکوومەت ئەو کەسەر بۆ وەزارەتی ئەوقاف و دواتر بوون بە میلاشی وەزارەتی پەروەردە ڕێکخران. ینی هیچ زۆرە قوتابخانەیەک لە دەرەوەی ئیدارەی حکوومەتی هەرێم نەما، ینی هیچ زۆرە قوتابخانەیەکی ئاینی لە دەرەوەی پلانی وەزارەتی پەروەردە نەما. هیوادارم ئەو مامۆستا بەڕێزا کە شت ئەو هاباسەکان شوێنەکان بەڕێستا وەڵامتان داوە ئەوە ئێستا لە ڕێگای کوردستان بیشتار وەڵامتان داوە و قسەی جەنابیشتان وەکو زانیاری وەردەگیرێ. ئەنی ئێوە وەکو یەکێتی زانایانی ئیسلامی کوردستان پێتان وایە نابێ و مامۆستای وتاربێژ لە مزگەوتەکاندا باسی سیاست بکە یاخود بە سیاست تێوە بگڵێ؟ بڵێ دووشت هەیە. ئێمە لەو کۆنفرانسەر زۆر تاکیدی لێکراوە مەسائلی حیزبی لەگەڵ مەسائلی نەتەوەیی. ئێمە پێمان وایە مامۆستای ئاینی پێویستە کەسێکی نیشتیمان پەروەر بێت. ئەو کات ئەتوانی ئەدای وەزیفەی خۆ بە شێوەیەکی تەواو بکە کە کەسێکی نیشتیمان پەروەر و نەتەوەیی بوو. بۆیە پەیامی نەتەوەی، پەیامی نیشتیمان پەروەری بە هیچ شێوەیە قەدەغەنیە لە مامۆستای ئاینی. بەڵام تەسکردنەوەی ئەم پەیامە بۆ پەیامێکی حیزبی یان بەکارهێنانی پێگەی مزگەوت بۆ هەر حیزبێک لە حیزبەکان حیزبێکی ئالمانی بێ وایە حیزبێکی ئیسلامی بێ بە هیچ شێوەیەک ڕێگە پێدراو نیە. وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینیش بەدووە داچوونە کات ڕێگانادا بە هیچ شێوەیەک مینبەری مزگەوت شوێنە ئاینیەکان بۆ هیچ مەرامێکی سیاسی حیزبی بەکاربێن جا ئەم حیزبێک بی بەشدار بێ لە دەسەڵات یان لە دەرەوەی دەسەڵات بێ. ڕاشکاوانەتر پارتی بێ، یەشێتی بێ، گۆڕان بێ، کۆمەڵ بێ، بزوتنەوە بێ، یەکگرتوو بێ، هەر حیزبێکی تر بێ بە هیچ شێوەیەک ڕێگە پێدراو نییە. ناکرێت چونکە مزگەوت هی هەمومانە. مزگەوت مەڵکی گشتیە. ئەوەی لە مزگەوت نوێژ ئەکا بۆ بەپستێکی سیاسی نهاتۆ مزگەوت، بۆ عیبادەت و خواپەرست نهاتۆ مزگەوت. چۆن بکرێ مامۆستای ئاینی ئیستیغلالی ئەم پێگەیە بکە کە خەڵکێک بە ئارەزوی خۆی لە بە جێگەیاندنی فەرزێکی ئاینی بۆ ئەوەی پاداشتی دوا ڕۆژی لێوەربژیرێ تۆ بینی ئیستیغلالی بکەی کۆمەڵێک پەیامی سیاسی پێ بدەین. قناعەتت هەبێ کە کامەران کۆمەڵێک گازندەی زۆر لەلایەن هاوڵاتیان و نوێشخوێنان گەیشتوتە ئێمە و کوێشێت زانایە وەزارەتی ئەوقاف کە گازندە ئەکەن کە مامۆستا پەیامێکی حیزبی ئەگەینێ. بۆیە خەڵکیش بێتاقەت بووە شوێنی سیاست بارەگای حیزب و لایەنە سیاسیەکانە، شوێنی سیاست دەستگایەکانی ڕاگەیانە. بەڵام ناکرێت مزگەوت وەکو بەشێک لە بەڵام ئەمە چۆن چارەسەر دەکەن لە کاتێکدا لەوانەیە مامۆستایەکی ئاینی هەبی سەر بە پارتی دیموکراتی کوردستان بی وتاربێژێکی دیکە هەبی سەر بە کۆمەڵی ئیسلامی بی، یەکی دیکە سەر بە یەکگرتووی ئیسلامی بی. ئەمە وەکو پیشە لە لای ئێوەوە قبول کراوە یاخود ڕێگری دەکەن لەوەی کە سەر بە حیزبێک ئەوەی ئێمە ڕێگر نابین لەوەی مامۆستای ئاینی بۆ چوونەشی سیاسی تایبەت بەخۆی هەبێ لە دەرەوەی مزگەوت.
بەڵام لەو کاتێک کە لە چوار دەورەی مزگەوتە لەو کاتێک کە ئەرکە ئاینەکە جێبەجێەکە نابێ ممارەسەی سیاست بکە بە هیچ شێوەیەک وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینش ئیزراعاتی تند وەرەگرێ و تەکیدش لە جەنابی وەزیر کراوە جیاوازینەکە عەدالەت بکە لەو بوارە و ئەویش بەڵێنیدا لە بەرامبەر مامۆستایان کە بە شێوەیەکی یەکسان هەر کەسێک بۆ چوونی سیاسی نەک بۆ چوونی نەتەوەی من تاکی دەکەمەوە پێویستە هاوڵاتیان و دەستگایەکان ڕاگەاندن ئەم دووشتە لێک جیاب بکەنەوە بۆ چوونی سیاسی حیزبی لە یەکی لە مزگەوتەکان بەکارهێنرا بە شێوەیەکی عملی گەیشتین بە قناعات کە بەکارهێنرا پێویستە مامۆستا ئاینی بەپێی یاسا کارپێکراوەکان هەڵسکەوتی لەگەڵ زۆر جار دەگوترێ ئەگەر لە ڕووی سەربازیەوە کۆتا بە تەمەنی داعش بهێنرێ بەڵام فکرەی داعش ئێستاش لە ناوچەکە هەیە بە تایبەت لە هەرێمی کوردستان ژینگەیەک هەبووە ئێوە توانیوتانە لەو کۆنفرانسەدا پلانێکتان هەبێ بۆ نەهێشتنی فکرەی بە تاکید مەسن کۆمەڵێک شت باس کرا وەکو هەنگاوی عملی مثلەن تاکید کراوە کە مامۆستا فتوانەدا تەکفیری خەڵک نەکات تەشیر بە خەڵک نەکا پەیامەکانی تەرکیز من لەسەر ئاشتی کۆمەڵایەتی تەبای چونکە ئێمە قناعەتمان وایە داعش ئەگەر بێت و بە کۆتایش بێ شانەی نووستی هەردەمێنێ ئەوەی چەند ڕۆژێک بەر لە ئێستاش لە کەرکک ڕوویدا گەواهی ئەو ڕاستیەکەوە شانە هاوکارەکانی داعش هەم بەمو شێوەیەک ئەوڵە دەنکەوە ئەم بیرە بڵاو بکەنەوەیان بانگەشە لە بۆ ئەم بیرە بکەن بۆیە ئەو خاڵانی زۆر تاکید لێکرایەوە بوونی کتێبخانە لە مزگەوتەکان وەزارەتی ئەوقاف سەرچاوی نوێی میانڕە و ئاراستەی بداتە مزگەوتەکان و مامۆستایانی ئاینی بەشداریکردنی مامۆستایانی ئاینی لەم پەیمانگایانە پەیمانگای شیاندن و پێگەیاندن گەشتی زانستی بۆ وڵاتانی میانڕە و ئێمە کۆمەڵێک وڵاتمانجروبەی باشیان هەیە مامۆستای ئاینی لە نزیکەوە سەردانیان بکەین یارە کات ڕێگەمان پێنادا پرسیاری زۆرترمانمان بوو دکتۆر عەبدوڵڵا وەیسی سەرۆکی هێچەتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان زۆر سوپاس دەکەین کە لەگەڵمان بێت بینەرانی بەڕێز سپاس بۆ ئێوەش کە کاتی خۆتان بە ئێمەدا بمێنن بەخێر و خۆش